مەسیحی دەجال. سێهەم دانە لەو شتانەی کە ئەتپارێزێ عەقیدەت تۆکمە بێ، پەنا بگرە بەخوا لە دوعاکانتە لە دەجال لە فیتنەی دەجال. سێهەم دە ئایەتی سوورەتی کەهف لەبەرکە. لە هەندێک ڕیوایەتە ئەفەرمێت دە ئایەت لە ئەوەڵی سوورەتی کەهفەوە لەبەرکە، لە هەندێک ڕیوایەتە ئەفەرمێت دە ئایەت لە ئەخیری سوورەتی کەهفەوە لەبەرکە ڕزگارت ئەبێ لە فیتنەی دەجال. ئیمامی نەووی ئەفەرمێ بۆچی ئەم دە ئایەتە بۆچی؟ ئەفەرمێ ئەم دە ئایەتە مەغزایەکی زۆر گەورەی تێیە. ئێمە مەئمورین بەوەی کە سوورەتی کەهف هەموو ڕۆژێکی جومعە بخوێنینەوە. بۆچی بخوێنینەوە؟ هەر قەدەرەیە بەسەرتە سوورەتی کەهف فێرتەکە کە دەستێکی معنەوی هەیە لە پشتی گردوونەوە مەترسە. لە قسەی خەڵیرەوە لەگەڵ موسا تێئەگەی ئەگەر سەفینەکەت کون بوو سیارەکەت وەرگەڕا ئەزانی حکمەتێکی زۆر گەورە لە پشتیەوە هەیە. مناڵەکەت لە دەستدا مەترسە حکمەتێکی گەورە هەیە. دۆستەکەت ڕۆژ ماڵ ئاوای لێکردی غەمت نەبێ حکمەت هەیە لە پشتیەوە. ئەگەر دینداریت پێ نەکراوەکو ئەصحابی کەهف پەلامار بە بەتاقی تەنهابی دینداری خۆتکەی. إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى. چەند گەنجێک زۆر بەسیط و سادە ئیمانیان هێنا بۆ خوا جەل جەلالو خوا هیدایەتی زیادکردن. وردە وردە دوور کەوتنەوە لە خەڵک، چۆن ناو ئەشکەوتێک 300 ساڵ خەواندنی هێنانیەوە سەر زەوی بۆی بزانن وعدی خوا حەقە. هەر لە سوورەی کەهفە گوێ نادەی بە ماڵوی سەرۆتی سامان، تووشی غەڕایی نابی. دوو کەس پێکەوە باخێکی جوان، یەکیان فەقیر و یەکیان دەوڵەمەند. لە سوورەی کەهفە دەوڵەمەندەکە هەموو جارەسەی لێ کرد، بەخوا ئەمە هەمووی مانوو بووم لەگەڵ یا دروستم کردو ئەم باخەم ئاوا بنیات ناوە لە ئاخرەتی شەهر باشە بم. کورە کوفرانەی خوا مەکە کاتێکی زانی حەچی بەدەسەوە نەما. هەمووی فەوتا ئێمە ساحەبی چین؟ بۆ ساحەبی هەناسەیەکی خۆتی تا ساحەبی ماڵی خۆت بی. واللهی ئینسان ئەگەر ورد و عاقڵانە سەیری حەیاتی خۆی کە بەزەیی بەخۆیەتەوە کاتێک کە مەشغوڵە بێ بە دنیا. ئێمە خەریکی چ کارێکین؟ ئێمە خەریکی شتێکی ڕۆیشتوین. عولەما اختلافیان هەیە ڕزقی ئینسان چەندێک، ئایا ئەوەیە کۆیە کاتەوە ئەوەیە کە ئەیخوا. زۆرینە ڕەیان ئەوەیە کە ئەیخوا، ئەوەی کە کۆیە کاتەوە مەرجنی ڕزقی تۆ احتیمالە هی کەسێکی تر. ئای چەند جار بووە شتێکە کۆ کردوتەوە تۆ نەبوویتە ساحب. فەقێ بوون کوڕێکمان لەگەڵا بوو هەموو جارە ئەو کوڕە کە نانیان دانا یەکەم جار گۆشتەکە بخۆن، کەس نازانێت تا ئەخیری نانەکە چی ڕۆیە، لەوە چێ بێ کەسێکی تر بێتە خاوەن. تەسەوور کە زۆر تەبیعی جاری وهەیە خواردنە لەبەردەم تۆ نابیتە خاوەنی. بۆیە سوورەتی کەهف زۆر گرنگە. خۆشەویست ئەفەرمێ ڕۆژی جومعان بیخوێنن، لە هەندێک ڕیوایەتە شەوی جومعان بیخوێنن. دە ئایەتی ئەوەڵ لەبەرکە بە زۆرینەی ڕیوایەتەکان هەندێک ڕیوایەت ئەخیر دە ئایەت لەبەرکە لە فیتنەی دەجال نەجاتت ئەبێ.